شوێنەوارە مێژوویەکان ناسنامەی نەتەوەیەکە لە هەر شارێکە و ناسنامەیە بەدی بکرێت دەبێتە ناسنامە و سمبولی ئەو شارە. لا قەزای چەمچەماڵیش قەڵای سپی حەسار بەدی دەکرێت و مۆرکی گشتی شارەکەی لەخۆ گرتووە بۆتە سمبولی ئەو شارە. شارەزایەکی بواری مێژوش مێژووی قەڵای ناوبراوی بۆ 2000 ساڵ پێش زاین گەڕاندەوە و باسی لەوەش کرد با جۆرەی سەرچاوە مێژوویەکان قەڵای سپی حەسار لەلایەن ئاشووریەکان و بابلیەکانەوە دروست کراوە. لە ساڵی 2012 بۆ 2013 بە سەرپەرشتی شوێنەواری سلێمانی و شوێنەوارناسی ناوداری عێراقی دکتۆر موئەیەد سەعیدکردنەوە پشکنینی تێدا کراوە، بەڵام بە هۆکاری نەبوونی بودجەی پێویست لە ماوەی 3 مانگدا بە تایبەتی لە ساڵی 2013 نەتوانرا ئەو کنە و پشکنینانە تەواو بگرێت. بە جۆرە لە جۆرەکان کارەکە بە تەواو نەکراوی بەجێهێڵدرا. بێگومان لە ڕاستیدا دەسەڵات لە هەر شوێنێکدا دەتوانێت کۆمەڵێک کار بکات بۆ پاراستنی مێژووی ئەو شوێنە. بۆ نمونە دابینکردنی ڕووپۆشێک و پاراستنی لە هۆکارەکانی گەرمی و ساردی و دابارین تاوەکو بە هۆکارەکانی ڕووتانەوە جیاوازی پلەی گەرمایە خود دابارینی بەخۆڕ لە ناو نەچێت. بێگومان قەڵای سپی حەساریش بە جۆرە لە جۆرەکان بەم شێوە بەجێراوە. قەڵای سپی حەسار لە تەمەنی خۆیدا چەندین جارکردنە و پشکنینی لەلایەن تیمە جیاوازەکانەوە بۆ ئەنجام درراوە. بۆ دوجاریش لە ساڵی 2012دا و لەلایەن تیمێکی زانکۆی بەرلینی ئەڵمانی بە هاوکاری شوێنەواری سلێمانی کنە و پشکنینی بۆ کراو. پاش ماوەیەک لە کاری کنە و پشکنین ئەو تیمە کارەکانیان بە تەواو نەکراوی جێهێشت و تا ئێستاش نەگەڕاونەتەوە. سەبارەت بە گرنگی نەدانی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە شوێنەوارە مێژوویەکانی سنوورەکە بەگشتی و قەڵای سپی حەسار بە تایبەتی قایمقامی چەمچەماڵ بە پەیامی ڕاگەیاند لەم ساڵدا فەرمانگەیەکی تایبەت بە شوێنەوار لە سنوورەکەدا دەکرێتەوە و کاری لە پێشینەیان گرنگیدان دەبێت بە شوێنەوارە مێژوویەکان. هاوکات لە ڕێگەی چەند خێرخواز و سەرمایەدارێکەوە لەم ساڵدا قەڵای ناوبرا و نۆژەن دەکرێتەوە. سەبارەت بەو پرسیارە ئێمە زۆرێک لە زانکۆکان هاتوون بەردەوام کنۆ پشکنی دەکەن بە تایبەتی لە سنووری ناحیە شۆڕش بەردەوامە. سەبارەت بە قەڵای سپی حەسار دیارە خۆتان دەزان قەیرانی دارایی کە هێشتا نەڕەوێتەوە، تەنها بارودۆخی موچە چاکراوە، هێشتا بودجەی ئاسایی فەرمانگەکان ئاسایی نەبووتەوە وەک جاران. بۆ ئەو مەبەستە ئێمە توانیمانە لە ڕێگەی هەندێک خەڵک کە ساعەتی کە لێرەوە بە خۆشحاڵیەوە ناویان ئەگەر پێویستکە بهێنین ئامادەن کە قەڵای سپی حەسار نۆژەنکەنەوە و چاوەڕێی وەرزی باران دەکەین کە ئاسایی بێتەوە. لەگەڵ ئەوەشە بەڵێن دەدەم ئەوەی لە دەسەڵاتی ئیدارەی قەزای چەمچەماڵ بە هاوکاری ڕۆشنبیران و ڕاگەاندنکاران و خەمخۆرانی چەمچەماڵ بێت درێغینەکەین و هەموو شوێنەوارە جوانەکانی چەمچەماڵ بەپارێزین و جوانتری بکەین. بە جۆرەی ئامارەکانی کەسانی پسپۆڕی بواری شوێنەوار قەزای چەمچەماڵ خاوەنی زیاتر لە 200 شوێنەواری مێژوویە. بەڵام تا ئێستا حکوومەت نەیتوانیوە وەکو سەرچاوەیەکی داهات سوود لەو شوێنەوارە مێژوویانە وەربگرێت و هاوکات شوێنەوارە مێژوویەکانی ناوچەکەشی پشتگوێ خستووە. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ، چەمچەماڵ.